بەڵام کاتتان باش و ماندوونە بن هاوڕێیان دووبارە دێمەوە پێش بەرتان لەسەر بابەتی پرۆسەی چەکدانانی پەکەکە و یانیش هەڵۆشانەوەی پەکەکە و چەکدانانی بابەتێکی گرنگتان پێشکەش دەکەم. دەزانم لەسەر لەو بوارەوە زۆر قسە دەکەم، بەڵام ئەو بابەتەش تا ڕادێک وەکو هەندێک بابەتی دیکە خەڵک زۆرتر داوا لە من دەکا لە بۆ هەندێک دەزانم هەندێک کەس ئەمانیان پێ ناخۆشە، بۆ نمونە هەندێک کەسی ناسیۆنالیست هەنا ئەڵێن ئایا چی ئەوەندە باسی ئۆزەلان دەکەی، بەڵام بابەتێکی زۆر زۆر گرنگە. بۆ نمونە ئێستا کە تەماشا دەکەین ئەگە ئەو ئەزمونە دەرسێکە وانەیەکە بۆ ئەوانەی کە نازانن لە بینی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ دەوڵەتی نەتەوەیی چی دەکەن، چی ناکەن. ئایا تو هەر لە کوردستانی عراق دەمینێەوە ڕۆژێک دەدبنە کۆی، ڕۆژێک دەدبنە سوورداش، ڕۆژێک دەدگرن، ڕۆژێک ئیتلاعات بەدوات دەکەوێت، ڕۆژێک موساد دەیەوێ بتبینی. لەو بار و دۆخەدا ئەتۆ دەتەوێت بمینێەوە یان دەتەوێت وانەیەکی دیکەش هەبێ، ئەزمونێکی دیکەش هەبێ. دەبێ مرۆڤ کراوە بێ لە بۆ ئەوەی بەتەنیا حەز نەکە ئەو شتەی ئەتۆ دەتەوێت بیبینی، بەڵکو ئەو شتانەش بتهوێ ئەو شتانە ببینی، سوودی لێوەربگری، بیری لێ بکەیەوە، قسەی لەسەر بکەی کە ئەتۆ ناتهوێ بیان بینی. بەڵێ هاوڕێیان پێشتر زۆرمان قسە لەسەر ئەو بابەتە کردووە کە بەردەوام لەو پرۆسەیەدا. سەرەتا هاوڕێیان ئەوەم لەبەرە گلەی مەکەن و یانیش پێتان سیر نەبێ، بەڕاستی بەلجیکا زۆر زۆر ساردە، بەڕاستی باران ئێمەی کوشت، هیوادارم لە سبەی بەدواوە هەندێک گەرمتر ببێ، بەڵام بەڕاستی زۆر زۆر ساردەیرە. پێشتر ئێمە باسمان لەوە کرد بوو کە پرۆسەکە زۆر بەخاوی بەڕێوە دەچێت، تا ڕادێک ئەمە ئاساییە، بەڵام لە هەمان کاتدا مەترسیەک دروست دەکە، نیگەرانی دروست دەکە، مەترسی تێکچوونی پرۆسەکە دروست دەکە. چەندین گلەی بەو شێوەمان کردو. لە هەمان کاتدا باسمان لەوە کردو کە لەناو دەوڵەتدا بەرژەوەندی تایبەتە نە بەرژەوەندی جیاواز هەنا. ئێمە یەک دەوڵەتمان نییە، تەنانەت یەک دەوڵەتی قوڵیشمان یەکە کە بووەتە بنیش لەسەر دەمی هەندێک کەسی فەریکە ڕۆژنامە نووس کە باس لەوە دەکەن دەوڵەتی قوڵ و دەوڵەتی قوڵ، وەکو بڵێ یەک دەوڵەتی قوڵ هەیە، چەندین دەوڵەتی قوڵ هەنە. ئێمە باسمان لەوە کردووە. لە هەمان کات ئێمە حکوومەتمان هەیە و کەناڵێکی دەوڵەتیشمان هەیە کە زۆر نزیکی بیرۆکراسی، ئەویش دەوڵەت باخسەریە. دەوڵەت باخسەری لە سەرتاوە هەم ئەندازیاری قۆناغەکەیە و هەم لۆکۆمۆتیفی ترێنەکەیە، واتە ئەو بەشە ترێنەیە، ئەو مانتۆڕەیە کە ترێنەکە بە دوای خۆیدا ڕادەکێشی. ئەو ترێنە هەنتاڵ و تەمبەڵ و زل و زلە کە لەسەر سکەیەکدا دەڕوا هەمووی ژەنگاوی بووە، ڕێگاکانیدا کۆسپ و تەگەرە زۆرن، دەبێ بە دوای خۆیدا ڕابکێشێ. دوێنێ دەوڵەت باخسەری ئەتوانین بڵێن لە وتارێکی گرنگیدا نەخشە ڕێگایەکی سیاسی و یاسایی و کارجێڕی ئاشکرا کرد کە بزانم لە 16 خاڵ پێک هاتبوو. من دوێنێ ئێوارە پێڕانە گەیشتم ئەمە بکەمە بابەت، درەنگم بینی، بەڵام بەشە خوێنمەوە و لەوێدا کۆمەڵێک خاڵ دەخاتە ڕوو و لەو خاڵانەدا دەبینین هەندێک گۆڕانکاری هەنا و ئەو گۆڕانکاری نەشتان بۆ باز دەکەم، بەڵام باس سەرەتا باس لە خاڵە گرنگەکانی بکەین یەک بەیەک بۆتان دەخوێنمەوە، دوای ئەوە قسەیەکی لەسەر دەکەین. یەکەمین جەختکردنەوە لەوەی پرۆسەی تورکیای بێتیۆر چۆتە قۆناغی نوێ بەپێی باخچەلی دوای ئەوەی پەکەکە لە ساڵی 2025 بڕیاری هەڵوەشانەوە و دانانی چەکەکانی ڕاگەیان، پرۆسەکە لە قۆناغی ئەمنی چۆتە قۆناغی ڕێخستن و چاکسازی و سیاسی و یاسایی، بۆیە پێویستە لەناو پەرلەمانی تورکیادا یاسا و ڕێخستنی نوێ دابنرین. دوو، پێشنیاری دەستگای هاواهەنگی پرۆسەی ئاشتی و سیاسی بوون. پێشنیاری دەستگای هاو ئاهەنگی و پرۆسەی ئاشتی و سیاسی بوون، ئەمە لە خاڵی دومینی باخچەلیدا دەردەکەوێت. لەوێشدا باخچەلی پێشنیاری دامەزراندنی دەستگایەکی نوێی کرد بە ناوی دەستگای هاو ئاهەنگی پرۆسەی ئاشتی و سیاسی بوون کە بە تورکی و یانج بەلاتینی پێی دەوترێت دەستگایە کە کۆردینە بکە، کۆردینەی بابەتەکان بکە. ئامانجەکانی ئەم دەستگایە بریتیە لە چاودێریکردنی پرۆسەی دانانی چەک بەڕێوەبردننی هەڵۆشانەوەی ڕێکخراوەکە، هاواهەنگی نێوان دەستگا و دامەزراوەکانی دەوڵەت، چاودێریکردنی گواستنەوە بۆ سیاسەتی دیموکراتی، ئاسایی بوونەوە و تێکەڵبوونی کۆمەڵایەتی. هاوڕێیان تکایە بە سەرنجەوە تەماشای گوێ لە بابەتەکە بگرن. بابەتەکە دەزانم هەندێک قورسە، بەڵام بابەتەکە بابەتێکی سیاسی نیە، بابەتێکە وا دیارە لەلایەن کەسانی زۆر زۆر پسپۆرەوە نووسراوە. ئەو بابەتە بابەتێک نییە کە سیاسیەک نووسیبیتەوە، بەڵکو کەسانی پسپۆر نووسیویانەتەوە لە بابەتەکەدا باس لە کۆمەڵێک وڵاتی وەکو ئێرلندا و ئەوانەش دەکرێت ئەزمموی ئەوان دەکرێت لەکوێ ئەزمونونەکەیان لاواز بۆ لەکوێ بەهێز بۆ چۆن سوودی لێوەربگرێت و دیارە کەسانێکی زۆر زۆر پسپۆر لەو بوارەوە، یعنی لە مەسلەی ئاشتی و چەکدانان و هەڵوەشانەوەی ڕێکخراوەکان کە دەوڵەت بە تیرۆریستیان دەزانێت ئەو بابەتەی نووسیوە، بەڵام ئیمزای باخچەلی پێوەیە. لە بۆ هەندێک تکایە زۆر بە سەرنجەوە لێم
گوێ لە بابەتەکە بگرن. باخچلی پێی وایە ئەگەر کارەکان بڵاویان پێ بکرێت پارچە بن ئەوە هەندێک لایەن دەتوان پرۆسەکە تێک بدەن. بۆیە پێویستە یەک لایەنی دیاریکراو بوونی هەبێت، یەک لایەنی دیاریکراو بوونی هەبێت. ئەو لایەنە چیە؟ ئەو لایەنە عەبدوڵڵا ئۆجەلانە. من پێشتر باسم کردو بە پێچەوانەی قۆناغەکانی پێشوو ڕێگا نادەن ئەم قۆناغە کۆمەڵایەتی بکرێت. ڕەنگ بێ ئۆجەلانیش پێی خۆش نەبێ، ڕەنگ بێ دەوڵەتیش پێی خۆش نەبێ، وا دیارە دەوڵەتیش پێی خۆش نییە. و باخچەلی پێی وایە نابێ پرۆژ بابەتەکە بابەتێکی چەند ئاکتۆری یەک ئاکتۆر هەبێ، یەک کەس مخاطبمان بێ و لە بەرامبەر ئەوەشدا یەک لایەن لەناو دەوڵەتدا هەبێ. خاڵی سێم مشتومڕ لەسەر بارودۆخی ستاتوی عەبدوڵڵا ئۆجەلان. ئەم بەشە زیاترین مشتومڕی لەسەر دروست بوو. باخچەلی بۆ ئۆجەلان چی وتی؟ حکمی زیندانەکەی بەردەوام دەبێت، بەڵام دەکرێت بارودۆخێکی تایبەتی کۆمەڵایەتی سیاسی بۆ دابنرێت بۆ ئەوەی هەڵۆشانەوەی تەواوی ڕێکخراوەکە ئاسانتر بکات. بەپێی باخچەلی ئەگەر لە پرۆسەکەدا لایەنی دیاریکراو نەبێت، ڕەنگە سەرکردەی نوێ لەناو ڕێکخراوەکە دروست ببن یان گروپی نوێ پەیدا ببن. بۆیە پێشنیاری ئەوەی کرد کاریگەری ئۆجەلان بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو بەکار بێنرێت. خاڵی چوارەم لەسەر ئەمانە هەر هەمیا قسە دەکەن، چارەسەری سەنتەری پەرلەمان. باخچەلی پێی وایە پرۆسەکە نابێت تەنیا لەلایەن دامەزراوە ئەمنیەکانەوە بەڕێوە ببردرێت، بەڵکو دەبێت لەژێر چەتری پەرلەماندا ئەنجام بدرێت. لەو چوارچێوێدا وەرگرتنی پێشنیار لە حیزبەکان، دامەزراندنی لیژنەکان، دەرکردنی یاسا نوێیەکان پێویستن. گرنگترین لیژنەی ناوبراو لیژنەی باخچەلی بریتیە لە لیژنەی هاوپشتی نەتەوەیی برایەتی و دیموکراسی. ئەو لیژنەیە پێشتر ناوەکەی دەمپارتی پێشنیاری کرد بوو، چونکە تورکیا هەر ئەڵێ پرۆسەی تیرۆرسیست تورکیا، ینی تورکیای بێتیرۆر. خاڵی پێنجەم ئامانجە سەرەکیەکانی پرۆسەکە بە پێی وتەکانی باخچەلی بریتین لە هەڵوەشانەوەی تەواوی پەکەکە. جا تەواوی پەکەکە چییە؟ پەژاکیش دەگرێتەوە یان نا؟ دانانی چەک، لابردنی تیرۆر لە ئەجێندای وڵات، پاکردنەوەی سیاست لە کاریگەری گروپە چەکدارەکان، بەهێزکردنی یەکگرتوویی کۆمەڵگە. خاڵی شەشەم پەیامی ئەمنی کە باخچەلی زۆر جەختی لەسەر کردەوە، بە تەنیا جەختی لەوە کردەوە کە ئەم پرۆسەیە دەست بەرداربوون نییە، دانوستاندن نییە، دەوڵەت لە هێلە سوورەکانی خۆی پاشگەز نابێتەوە. لەسەر ئەمەش زۆر قسە دەکەین کە نیگەرانیشی زۆری لە ناو کوردەکاندا دروست کردووە ئەم خاڵە، چونکە ئەڵێ دانوستاندن ناکەین، مفاوەزات ناکەین. دەوڵەتیش لە هێڵە سوورەکانی خۆی پاشگەز نابێتەوە. هێلی سووری دەوڵەت چیە؟ هێلی سووری دەوڵەت کورد نییە، کورد تورکن. ئەوێ ینی لە بەڵام لەسەر ئەمەش قسە دەکەین بە ڕەش و سپی وەڵامدانەوەی و یانیش بەسیتکردنەوەی کارێکی لە جێدا نابێت. گرنگترین بابەتەکانی مشتومڕ بریتین لەوەی کە ئەگەری دانانی ستاتویەکی تایبەت، ینی موقعێکی تایبەت بۆ ئۆجەلا، ئەوەی ئایا بنیادی یاسایی و دەستوری هەیە یان نا، دامەزراندنی میکانیزمی نوێی گفتوگۆ لە ناو دەوڵەتدا، چۆنیەتی چاودێریکردنی بارودۆخی دوای پەکەکە و ئەوەی ئایا پرۆسەکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بەڕێوە دەچێت یان نا. ئەمانە هەمویان جێگای پرسیارن. بەڵام ئەم قۆناغە بەگشتی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بە تایبەتی لەلایەن جەهەپەوە کە گەورەترین حیزبی ئۆپۆزیسیۆنە، حتا لە دەسەڵاتیش گەورەترە بەپێی ئەنجامەکانی هەڵبژاردننی هەری دوایی، هەڵبژاردننی شارەوانیەکان بوون، لە دەسەڵات گەورەترە لە حیزبی لایەنی لە ئاک پارتی چۆتە پێشەوە. هەرچەندە ئێستا گوشارێکی زۆری لەسرە، شەو ڕۆژ نییە چەند کەسێکیان لێ دادگایی نەکەن و نەیانگەن و نیان خەنە زیندان و کۆمەڵێک دۆسییان لە بۆ دروست نەکەن، وەکو شێروانی و ئەوانە لە کوردستانی عێراقدا. بەڵام سەرباری ئەوەش جەهەپە ئێستاکە تەماشا دەکەین لە پشت ئەو پرۆسەیە، حتا ئیکرام ئیمام ئۆغڵو کە فیگۆری هەری بەهێزی ناوجە ئێستا لە زینداندایە، سەرۆکی شارەوانی گەورەی ئیستانبول، ئەویش پشتگیری لە پرۆسەکە دەکات. بە خاڵ بە خاڵ ئەمانە شی بکەینەوە، ئەمانە مانای چی دەگەین؟ لە خاڵی یەکەمیندا بەگشتی باخچەلی ئەڵێ ئەو پرۆسەیەکی ئەمنی نییە، بەڵکو ئێستا کە چۆتە ناو بابەتێکی چاکسازی یاسایی سیاسی و یاسایی. یعنی ئەو شەیە چاکسازی سیاسی و یاسایی خۆی لە خۆیدا زۆر گرنگە کە پێشتر هەموو کەس دەیگۆ بەتەنیا بابەتێکی ئەمنی، بەڵام بابەتی ئەمنی بەتەنیا نابێت. ئەگەر ئەتۆ چاکسازیەکی سیاسی و یاسایی نەکەی، ئەو کەسانی کە چەک دادەنێن بۆ کوێ دەچن، ئەو سی کەسێک کە چەکانیان سووتان، ئەگەر هاتبا چووبە لە ناو تورکیا، جێگایان کوێ دەبوو بەپێی یاسایی ئێستا؟ زیندان. هیچ جێگایکی دیکەیان نییە. ئەتۆ تیرۆریستی چەکەت سووتاندووە نەسووتاندووە منت بشکی دەتخەمە زیندان. لە بۆ هەندێ باخچەلی دەزانێ ئەمە دەبێ کارێکی وا بکرێت، ئەمانێک کە چەک دادنێن بتوانن بێنەوە ناو تورکیا. خاڵی دووەم دەستگا، یعنی پێشتریش باخچەلی لەسەر ئەمە زۆر جەختی
کردبووە کە دەستگایەکی نوێ بێ بە ناوی دەستگای هەواهەنگی پرۆسی ئاشتی و سیاسی بوون. واتە ئەو دەستگایەکی دەوڵەتە و چاودێری پرۆسەکانی چەکدانان بەڕێوەبردننی هەڵوەشانەوەی ڕێکخراوەکە و هەواهەنگی نێوان دەستگا و دامەزراوەکانی دەوڵەت، چونکە کۆمەڵێک دەستگاهە، سەربازت هەیە، پۆلیست هەیە، میتت هەیە، پاشان حیزبە سیاسیەکان هەنا، پەرلەمانت هەیە، دادگات هەیە، ئەمانە هەر هەمویان چۆن چاودێری دەکرێن و دیارە بابەتێکی گرنگە. ولا هەمان کاتدا لەوێدا باسی دیموکراسی هاتووە، سیاسەتی دیموکراسی ئاسایی بوونەوە تێکەڵبوونی کۆمەڵایەتی. جا ئەمانە تا چڕادێک بەتەنیا بۆ شیرینکردنی دەوی لایەنی بەرامبەرە و یعنی بۆ داخستنی دەمی لایەنی بەرامبەر ئەمە لە ئایندەدا دەیبینیم. و باخچەری بە ئاشکرا لە پرۆژەکەدا مەترسێکی ئەوەی هەیە ئەگەر بێت و کارەکان بڵاو بکرێنەوە، سستی بخرێتە ناویان، ئەوە ئەکرێ لایەنێکی دیاریکرا و بتوانێت پرۆسەکە لەناو ببە. ئەم کاتە هەم کۆتایی باخچەریش دێ، کۆتایی مەهاپەش دێ. خاڵی سێم لەسەر بارودۆخی ستاتوتی عەبدوڵڵا ئۆجەلان هەروەکوتم قسە دەکات. باخچەری ئەڵێ حکمی زیندانیەکەی بەردەوام دەبێت، بەڵام دەکرێت بارودۆخێکی تایبەتی کۆمەڵایەتی سیاسی بۆ دابنرێت بۆ ئەوەی کارەکانی خۆی تەواو بکات. یعنی ئەمە خۆی لە خۆیدا پاشەکشێکی زۆر گەورەیە لە قسەکانی ئەوەلی پرۆسەی باخچەریدا. باخچەری لە یەکەمین جار چی گوتی ئەگەر ئۆجەلان دەیەوێت سوود لە یاسای هیوا وەربگرێ، حکمی هیوا وەربگرێ، بابێ لەسەر کورسەکەی دەم پارتی لە پەرلەمان حتا گوتی قسە بکە بڵێ من حیزبەکەم هەڵوەشاندەوە، ئەو کاتە ئازاد دەبێت. ئێستاکە سەرباری ئەوەی کە ئۆجەلان حیزبەکەی هەڵوەشاندۆتەوە، ئۆجەلان بەرگاری داوە کە چەک دابنێن بەتەنیا وەکووتمان یاسایەک نیە، ئەمانە چەکیاندانا بۆ کوێ بچن لە بۆ هەندێک کارێکە ڕاوەستاوە. ئەگەر هەموو شتێک تەواو بووە، سەرباری ئەوەش باخچەری ئەڵێ حکمی زیندانی بوونەکەی بەردەوام دەبێت. یعنی ئەو هەر محکومە، هەر زیندانیە، بەڵام لە زینداندا ڕەوشێکی تایبەتی کۆمەڵایەتی و سیاسی بۆ دروست دەکەن کە پێشتر دەیگوت کۆردیناتۆر بێ، نازانم بێت دەرەوە. یعنی ئەمە نیشانەیەدا کە بەپێی قسانەوێ ئۆجەلان هەتا دوایی لە زینداندا دەمێنێ، هەتا مردن لە زینداندا دەمێنێ، بەڵام لە زینداندا هەندێک دەرفەتی پێشکەش دەکرێن وەکو تەلەڤیزیۆن و تەلەفۆنێک و وەتسئاپێک و ئەم جۆرە شتانە بۆ ئەوی بتوانێت پەیوەندی بکەوە. هەندێک جار ئەگەر هەندێک کەسی تایبەت بیان هەوێ سەردانی بکەن، ڕێگا دەکەنەوە، ئەو کەسانە سەردانی دەکەن دەگەڕێنەوە. بەگشتی پێ دەچێ ئەوە بێ. وە باخچەری ئەگەر لە پرۆسەکەدا لایەنی دیاریکراو نەبێت، دیسە مەبەستی ئۆجەلانە، ڕەنگە سەرکردەی نوێ لە ناو ڕێکخراوەکە دروست ببن، یان گروپی نوێ پەیدا ببن بۆیە پێشنیاری ئەوەی کرد کاریگەری ئۆجەلان بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو بەکار بهێنرێت. کاریگەریەکەی بەکار بێنن، بەڵام بە شێوەیەکی کۆنتڕۆڵ کراو. یعنی بزانە لێرەدا دەوڵەت چۆن بە هەستیاری، چۆن بە کۆنتڕۆڵ دەچێتە پێشەوە لە ناو بابەتەکەدا. و ئەمە بابەتێکی زۆر گرنگە. لە هەمان کاتدا باسی پەرلەمان دەکە، ئەمەیان دەزانین کە نایهەوێ بابەتەکە بێگومان بەتەنیا بابەتێکی ئەمنی بێ، و دیارە ئەمە داخوازی لاینی بەرامبەریشە کە بابەتەکە بکرێتە بابەتێکی سیاسی. لە بۆی بکرێتە بابەتێکی سیاسی دەبێت لە دەستی ئەو میت و ئەمانە دەربهێنرێ بخرێتە ناو باوەشی پەرلەمانەوە بۆ ئەوەی یاسای نوێی بۆ دروست بکەن. خاڵی پێنجەم هەڵوەشانەوەی تەواوی پکە دانانی چەک لابردنی تیرۆر لە ئەجندای وڵات. ئەمە بێگومان ئەمانە خاڵی باشن، یعنی لابردنی تیرۆر لە ئەجندای وڵات، چونکە هەر بەناوی تیرۆر ئەتوێت هاتاوەکو ئێستا قایم دەخرێتە سەرت. پاکردنەوەی سیاست لە کاریگەری گروپە چەکدارەکان بەهێزکردنی یەکگرتووی کۆمەڵگە. خاڵی شەشەم پەیامی ئەمنی باخچەری، یعنی ئەمەیە کە وەکوتم ئەمەی هەری زۆر جێگای نیگەرانی گفتوگۆ دروست دەکات. ئەڵێ دەستبەرداربوون نییە، دانوستاندن نییە، دەوڵەت لەسەر هێڵە سوورەکانی پاشگەز نابێت. ئەمە گەورەترین بابەتە کە زۆر مشتومڕ دروست دەکات. لێرەدا ئەتوانین چەند شتێک باس بکەین، یعنی دوو خاڵ ئەتوانین بکورتی باس بکەین. یەک خاڵی یەکەمینیان بێگومان ئەکرێ ئەمە ئەو نیگەرانیەی ئێمە هەمانە نیگەرانیەکی ڕاست بێت. دەوڵەت بە شێوەیەکی زۆر کۆنتڕۆڵ کراو، بە شێوەیەک کە بە هیچ شێوەیەک خەتە سوورەکانی خۆی دەستکاری خەتە سوورەکانی خۆی ناکە، بەڵام خەتە سوورەکانی بەرامبەر هەمووی دەخاتنەوە، دەخاتە ژێر پێ. و لە هەمان کاتدا دەوڵەت بە شێوەیەکی زۆر کۆنتڕۆڵ کراو ئامانجی تەسفیەکردنی حرەکەتی کوردیە. و خاڵێکی دیکەش لێرەدا هەیە بێگومان، بمانەوە نەمانەوێت لەو ماوەیەدا باخچەری بەتەنیا ماوەتە. ڕاستە ئەمانەی ئەردۆغان بۆ نمونە هیچ شتێک دژی باخچەری ناڵێ، هەرچی باخچەری ئەڵێ دوای حوتو یەک دو حوتو قسە دەکا و پشگیری لە قسەکانی دەکا بە قسە،
بەڵام بەکرداردا هیچ هەنگاوێک نانێ. باخسەری گوتی سلاح الدین دەمیرتاش ببنە ماڵەوە بێگومان ناڵێ بەری بدەن ئازادی بکەن با بێ سیاست بکاڵێ بینێرنە ماڵەوە. گوتی ئەحمەد تورک با بچێتەوە سەر مەقامەکەی خۆی یعنی وەزیفەکەی خۆی کە پێشتر سەرۆکی شارەوانی ماردین بوو نەچوو و چەندین کەسی دیکەش بە هەمان شێوە ئەمانەش بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکران. و لە ئاستی کۆمەڵگادا ئەو دەنگدانەی کە هەنا دژی پرۆسەکە دەنجی لاوازن، بەڵام لە ژێرەوە عەقلیەتی کۆمەڵگای زۆرینەی تورک کۆمەڵگای زۆرینەی تورک ئەڵێم هەتاوەکو ئێستا پشتگیری لە پرۆسەکە ناکە، چونکە کۆمەڵگای تورک لە 500 ساڵ بەر لە ئێستا هەتاوەکو ئەمڕۆکە بە هیچ شێوەیەک باوەڕی بە دانوستاندن و ئاشتی و یەکگرتوویی و چارەسەرکردن نییە. باوەڕی بەوە هەیە یان ئەتۆ ئەو لە جنگەکەدا بشکێنی بەسەر چۆک دای بدەیت تەنازولی پێ بکەی ئیمزای پێ بکەی، یان ئەو ئەتۆ بشکێنی بەسەر چۆکت دەدا تەنازول پێ بکەم. و ئێستا کە ئەوان دەڕێن باشە ئەمانە لە ڕۆژ ئاوا دۆڕاندویانە، لە شەڕی خەندەق دۆڕاندویانە، لە شەڕی کوردستانی تورکیادا یعنی لەناو تورکیادا هیچ گەریلایەکیان نەمەوەی چەڵەچێکیان بۆ ناکرێت، لەناو چەند تونێلێکدا ئاسێ بووینە ئێمە بۆ وازیان لێبین ئەوها بیر دەکەنەوە بەڕاستی. لە بەرامبەر ئەوەدا بێگومان ئەمن وا قەناعەت دەکەم بیرۆکراسیەکی دیکە لەناو دەوڵەتدا هەیە، عقلیەتێکی کە لەناو دەوڵەتدا هەیە بە شێوەیەکی بەرفراوانتر تەماشا دەکڵێ ئێمە توانین بەڵێ ئێمە توانین لە فلان شوێن و فلان شوێن سریان پانکەینەوە، بەڵام لەو بەری وەکو جرج دێنە دەرەوە. و لە هەمان کادا ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروستکردنی حیزبێک، دروستکردنی ڕێکخراوێک و پارە وەرگرتن و چەک وەرگرتن لەم لاو لەولا کارێکی زۆر زەحمەت نییە، کارێکە هەموو کەس ئەتوانی بیکە. ئێمە لێرە توانیمان سەریان پانکەینەوە، سەرمان پانکردنەوە لە ڕۆژ ئاوا سەرمان پانکردنەوە لە ڕێگای بارزانی و ئەو کۆنسۆلۆسی ئەمریکا تۆماس باراک ئیمزایەکمان پێکردن و هەموو بابەتەکانیش لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیادانە تەواومان کرد. هیچ مەترسێک نەما هیچ مەترسێک نەما ڕقا و تاپقا و دێرە زۆر و بیرە نەوتەکان و ئاو هەموو کارتەکانمان لە دەست دەرخستن. دەوروبەری کوبانیشمان ئەوها گرتووە 20 کەس لەناو کوبانیدا ماون بە ئیجازەی ئێمە، بەڵام ئاو و کارەبا و هێلکە و توتن و شەکر و چاش بەبێ ئێمە بۆیان ناچێ. لەو حاڵەتەدا هیچ ڕێگایەکیان نییە، هەمووی لەژێر دەستی ئێمەدا. لە تورکیاشدا بە هەمان شێوە هەموو شتەکەمان چارەسەر کردووە بۆ بیکەین کەواتە، بەڵام تەماشا دەکەی لە پڕەوە لە ئێران احتیمالی تەقینەوەی شتێکیە. هەرچەندە من ئەمە بە تەقینەوەیکی پۆزیتیڤ نازانم، ئەمە بە تەقینەوەیکی مەترسیدار دەزانم کە سیاست مەدارە کوردەکان باشتر لی تێگەن لە ڕووناکبیر و ئەکادیمیسیەن و هونەرمەند و شاعیر و سازلێدەر و زۆرناژەن و ئەمانە. مەسەلەی ئێران مەسەلەیەکی تەواو جیاوازترە، مەترسیدارترە، ئاسێترە. کەسێکی وەکو دۆناڵد ترامپ ئەمریکایەکی وەها گەورە لە ناویدا سەری لەناو قڕدا چەقیوە نازانیت چۆن لەناو قڕ و لیکاوی هورموز بێتە دەرەوە. بەڵام با لە چوارچێوەی عقلی دەوڵەتی تورکیا گەر بمانەوێت ئانالیزی بابەتەکە بکەین ئەوان بیرلەوەش دەکەنەوە، ئەڵێن باشە ئێمە لێرە سەرکوتمان کرد، لێرە سەرکوتمان کرد، لێرەش لە کوردستانی عراقدا سەرکوتمان کردووە، پاشە ئەوە لە ئێران تەقیوە کاریگەری لەسەر ئێمە نابێ، ڕەنگ بێ بیرلەوە بکەنەوە. ولا هەمان کاتەوە ئەوە لە ڕێگەی ئۆزەلان هەموو شتێکمان کرد، چەکمان کردن وازمان لێنە، ئەوانیش ماندووبوونە دێنە ماڵەوە و سێ چوار کەسیان دەستنا ئەوڕۆپا خلاص و بڕایەوە کۆتایی پێدێ. بەڵام ئایا ئەگەری ئەوە هەیە گروپێکی دیکە دروست بێ بیر لەمانە دەکەنەوە سەدی هەزار هەر لە بۆ هەندێ وا پێدەسێ باخچەری تا ڕادەیەکی زۆر لەو گروپە نزیک بێ، لەو گروپە نزیک بێ، بۆیە دەیانەوێت کێشەکە بەڕاستی بەگشتی چارەسەرکە. بەڵام وەکو وتم باخچەری بە تەنیا ماوە، حیزبی سیاسی لە بۆ هەندێ ئامادە نییە، تەنانەت هاوپەیمانەکەی باخچەریش بە تەواوەتی ئامادە نییە. لەناو مەهەپەشدا دەنگی ناشاس چەندی نازانی، بەڵام لەناو مەهەپەدا عادەتێکیە چۆن لەناو پەکەکەدا هەیە قسەکردن لە قسەی سەرۆک نابێ. ئەگەر سەرۆک گوتی قێڕی جادە سپیە دەیبڵێ بەڵێ سپیە، ئەو لەناو پەکەشداهەیە لەناو مەهەپەشدایە، قسە لە قسەی سەرۆکدا نابێ. بەڵام هەر باخچەری بەخۆی دەزانێت لەناو مەهەپەدا دەنگی ناڕازایی لەناو جەماوەرەکەیدا هەیە نییە و دووە دەبینی لە ئانکێتەکاندا دەنگەکانی مەهەپە زۆر کەمیان کردووە، زۆر کەمیان کردووە. ئەمە نیشانەی ئەوەیە خەڵکەکەی مەهەپەکە کە دەنجی بۆدا بەشێکی زۆری تەحملی ئەو بابەتە ناکەن. هەر لە بۆ هەندێ وا دیارە کۆمەڵێک بابەتی گۆڕیون، وەکو ئەوەی کە با سوود لە مافی هیوا وەربگرێ، وەکو ئەوەی کە
یاسایەکی بۆ دەربخرێ ئەو چیتر زیندانی نییە ئەو کۆردیناتۆرە و یانیش دانوستاندن دەکەین لەگەڵ پەکەکە نەخێرە دانوستاندنتان لەگەڵ ناکە پێتان دەڵێن چەکەکانتان دابرێن ئێوە چەککانتان دادنێن پێتان دەڵێن حیزبەکانتان هەڵوەشێن واز لە تیرۆربین حیزبەکانتان هەڵدەوشن واز لە تیرۆردین ئینجا ئەگەر لە فلتەری ئەمنی دەرباز بوون واتە کاری خراپتان پێشتر زۆر نەکردبێ ئەتوان بێنەوە تورکیا و لە بە خۆتان ژنێک بین و لە ماڵێک دانیشن بۆ خۆتان یانی شوو بکەن دەوڵەت وها دەڵێ بەڵام وەکوتم ئەمە ڕنگ بێ لایەنی دووەمینیشی هەبێ کە باخچەلی بە تاقی تەنیا ماوە و بەبێ باخچەلی ئەم کارە نەدەکرا ئللا کەسێکی وەکو باخچەلی بە تانک و بە بچێتە ناو مێشکی تورکیا و ڕیتۆریکی تورکیا تێک بشکێنێ دەکرا بابەتەکە ببێ بە هەمان شێوە ئەمڕۆکە تەماشا دەکەین ئۆجەلانیش بە تانک و تۆپ کەوتۆتە ناو ڕیتۆریکی نەتەوەپەرستی و نەتەوەپەرستی سەرەتایی و نەتەوەپەرستی کورد بە هەمان شێوە ئەویش لەلایەک زەحمەتی دەبینێ بەڵام لەلایەکی دیکەش سوورە لەسەر بابەتەکە تەماشا دەکەین لە هەردوو لە نیگەرانی هەیە لە هەردوو لە ناڕزایی هەیە لە هەردوو لە نیگەرانی هەیە بەڵام لە هەردوو ڕاش لە هەردوو لاش لە لووتکەدا ئێرادەیەک هەیە بۆ ئەوەی قۆناغەکە بە هەر شێوەیەک بێ بەڕێوە بچێ و بەرەو پێشەوە بچێ و بگاتە ئەنجامێک و ڕێگەی ناوەڕاست لە نێوان داخوازیەکانی هەردوولادا بدۆزرێتەوە بەڵێ بابزانین حوتوی ئایندە ڕنگ بێ چونکە ئەردۆغان زوو بە زوو دوای حملەکانی باخچەری قسە ناکە دەیەوێت حوتویەک دوو حوت و دەرباز بن بۆەوەی خەڵک نەڵێ ئەردۆغان کلکی باخچەری چیوت لە دوای ئەوەکو قاس قسەی لەسەر دەکا لەوانەیە لە دوای حوتویەکی دیکە کە ڕۆژانی ڕنگ بێ سێشەمەی ئایندە چوارشەمەی ئایندە ڕنگ بێ ئەردۆغانیش لەسەر ئەو بابەتە قسە بکە ویانیش ئایا هەندێک هەنگاوی کردداری دەنێ یان نا ئەمانە هەر هەمویان دەبینین ئەو کاتە ئەتوانین زیاتر باس لە جددیەت و جددی نەبوونی بابەتەکە بکەین بەڵێ هاوڕێیان زۆر بە کورتی ویستم ئەمڕۆکە لەسەر نەخشە ڕێگای نوێی دەوڵەت باخچەلی کە دوێنێ 18 مای ڕایگەیان قسە و باسێکتان بۆ بکەم و خاڵە گرنگەکانی نەخشە ڕێگا